توێژەران و پسپۆڕانی بواری مادەی هۆشبەر دوای چەندین توێژینەوە گەیشتونەتە ئەو ئەنجامەی هەر کەسێک تلیاک بکێشێت کۆمەڵێک نیشانەی تێدا دەردەکەون و مرۆڤەکانی دەوروبەری بە ئاسانی هەستی پێدەکەن. بەپێی ئەو توێژینەوانە نیشانەکانی کەسی تلیاکێش زیاتر لە 5 نیشانەن و لەوانەش کەسی تلیاکێش دەبێت تا کەسێکی میزاجی زوو تووڕە دەبێت و سیفاتی شەڕانگێزی تێدا بەدەردەکەوێت. دەمارەکانی دەموچاو و دەست و پێ دەردەپەڕن. ئینێرژی و وزەی زیاد دەبێت کەسێکی بەجوڵە دەبێت. هەمیشە هەڵپەی دێت و لە قسەکردن تەرکیزی نامێنێت ناوەکان بە باشی ناهێنێت و تێکەڵیان دەکات. جەنابی مام جەلال نەخۆش کەوت خوا عەفوی کە ئەمری خوای کرد بیکەنە بورهانێک وەکو بورهان بتەقێنەوە. دوای هەموو ئەو نیشانانە پرسیارەکە ئەوەیە کە ئایا کەسێک تلیاک بکێشێت سیکسپاکی بۆ دروست دەبێت؟ بە پشتبەستن بەو توێژینەوانە وەڵامی ئەم پرسیارە دەدەینەوە. بەڵێ پسپۆڕان و تلیاک ناسەکان دەڵێن ئەوانەی تلیاک دەکێشن سیکسپاکیان بۆ دروست دەبێت. بۆ ئەم وەڵامەش هۆکارەکە ڕوون دەکەنەوە. پسپۆڕان باس لەوە دەکەن ئەوەی کە تلیاک دەکێشێت و ئاڵوودەی ئەو مادەیە دەبێت کێشی بە بەردەوامی دادەبەزێت. شەهێ خواردنی نامێنێت و قەبارەی سەری لە جەستەی گەورەتر دەردەکەوێت. ئێستا دوای ئەم توێژینەوانە و بە پشتبەستن بە ئەنجامەکان بەڵێ دەکرێت بافڵ تاڵەبانی یەک لە ئاڵوودەبوانی مادەی هۆشبەر بێت و هەر بەم هۆیەوە سیکسپاکی بۆ دروست بوو بێت. چونکە بە تلیاک چەوری جەستەی دەتوێتەوە بۆ گەورەبوونی ماسوولکەکانیشی هۆرمۆن ئۆسترۆئید و جۆرێکی تایبەتی هیرۆین بەکاردەهێنێت. دوای ئەو هەموو جوڵە سەیر و نامۆیانە دەروون ناس و پسپۆڕانی بواری مادەی هۆشبەر دەڵێن بافڵ تاڵەبانی نەخۆشە و نەخۆشیەکەشی ناوی مێگالۆنیایە کە ئەم نەخۆشیە وا لە کەسی ئاڵوودەبوو دەکات تووشی وەهمی خۆبەزلزانین بێت و هەموو کەسێک فەرامۆش بکات تەنانەت خودی خێزانەکەشی.